لەگەڵ تۆمارکردنی یەکەم حاڵەتی هەڵگری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکە ئێمە ئەرکەکانمان زیاتر بوو، هەوڵەکانمان چڕتر بوونەوە. ئەوەش لە ڕێگەی دروستکردنی چەندین تیم بۆ زیاتر کۆنتترۆلکردنی شارەکە و هەروەها تیمەکانی ڕەشمان زیاد کرد و بەڕێز بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بەڕێز دکتۆر سەباح هەورامی کە خۆی زیاد لە چەند جارێک سەردانی کردوین هاتوتە ئێرە بۆ زیاتر بە ئاگابوون لە حاڵی شارەکە و وەزئی تیمەکانی تەندروستی و بەڕۆچوونی ئیش و کارەکان. هەروەها وەزیری تەندروستی کە خۆی سەردانی ئێرەی کردووە هاتۆ بۆی زیاتر ئەش بە هەمان شێوە بۆ ئاگابوون لە ڕێوەچوونی ئیش و کارەکانی تەندروستی لە شارەکەیە. هەر لە ڕێگەی بەڕێزی خۆیان بەڕێزیانەوە دکتۆر سەباح هەورامی کە تیمەکانیان بە بەرداوامی لەگەڵمان بوون لە هەمان ڕۆژ کە دەرکەوتنی ئەو حاڵەتانەمان بوو کە ژمارەیەک پۆزیتیڤ لە دەربەندیخان هەبوو لە ڕێگەی ناردنی 6 تیمی ڕەشەوە هەموو شار ڕەش کراوە و تیمەکانمان بەردەوامی لە کارا بووە. ئێمە لە دەربەندیخان نزیکەی 33 توشببوومان هەبوو لە شارەکە ئەو 33 کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکە بوون دوای وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەکان گەڕانەوە ماڵی خۆیان و باری تەندروستی خۆیان و خانەوەدەکانیان جێگیرە و ئەڵکی بەرکەوتەی ئەو حاڵەتە پۆزیتیڤانی کە هەمان بووە تێستیان لێوەرگیراوە و تێستەکانیان نێگەتیڤ بوون و ئەتوانم لێرەوە ئەوەش بڵێم کە دەربەندیخان وەکو شارێکی کەرەنتینەکرا و ئاماژەی پێکرا ئەوەش لە دوای ئەوەی کە مدەی کەرەنتینەکردنی ئەو کەسانی کە توشبوو بوون و بەرکەوتە بوون ئەوانیش مدەکەیان تەواو کرد. ئەتوانم ئێستا بڵێم دەربەندیخانیش وەکو هەر شارێکی تری هەرێمی کوردستان ئەتوانرێت تەعاملی لەگەڵا بکرێت. ئێمە مدەی کەرەنتینەکردنی خۆمانمان تەواو کردووە و وەزئی شار تا ڕادێکی زۆر باش کۆنتترۆل و ئارام و جێگیرە و حاڵەتی توشببووی نوێی تۆمارکراومان نییە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونی هەموو کارمەندان و پزیشکانی تەندروستی. هەر ئەمەوێ لێرەشەوە سپاسی چەندین کەسایەتی و ڕێکخرا و لایەنی ناوداری ئێمە بکەین ئەم خۆمان کە سەردانیان کردوین و هاوکاریان کردوین لە ڕووی مادی و معنەوی بەڕێزیان کاک شێخ لاوری شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی سەردانی دەربەندیخانی کردو مەیدانی هاتوتە شارەکە و دەستی هاوکاری بۆ درێژ کردوین لە ڕێگەی دابینکردنی جیهاز و مەوادی پزیشکی و ئەتوانم بڵێم سەر ڕای ئەوەی کە لە ڕووی مادیشەوە هاوکاری کردوین لە ڕووی معنەویشەوە پاڵپشتی ئەوان بۆ ئێمە کارێکی زۆر باش بووە.